نەیاری چامپیۆنز لیگە نا پریمەر لیگ، بەڵام بۆ ناوچەکە ئەمە یاریەکە کە هیچی لە یاریە گرنگە جیهانیەکان کەمتر نییە. 28 پلا گوندەکانی خورماڵ کۆبوونەتەوە و خولێکی ناوخۆییان بەڕێوە برد. ئەوەی ئەمڕۆ یاری کۆتاییە. هەردوو گوندی ئامورە و بەردەبەل تیپەکەیان گەیشتۆتە یاری کۆتایی. جەماوەرێکی زۆر هاتوون بۆ هاندانیان و هەرکەس دەیەوێت بە هەواڵی خۆش و جامەکەوە بڕواتەوە ناوگوندەکەی خۆی. گەنج و پیر، پیا و ژن، مامۆستای ئاینی و پیاماقۆڵی گوند هاتوون و لێرە تەماشای یاریەکە دەکەن. خورماڵ وەرزش دۆستی زۆرە و بە چێژەوە دێن بۆ تەماشای یاریەکە. خورماڵ هەر لە دێر زەمانەوە من لە بیرمەیە داگیران لە ساڵی 1970 هاندەری تایبەتی خۆیە، یاریشی تایبەتی خۆیە. ئەتوانم بڵێم دوای دەربەنی خان و ئەو منتێقە خورماڵ دووەم شوێنەکەەوە هاندەری هەیە لە مامۆسای ئاینی، لە قوتابی، لە وەرزشکە، لە لایەنی سیاسی، لە پیر و حتا پەکەوتەش یە بۆ سەیری یاری. حەزی تەماشاکردنی یاری ئەوەندە زۆرە خەڵکەکە گوێ بەوە نادەن تیپەکەی خۆیان گەیشتۆتە یاری کۆتایی یان نا. حاجی مەهدی هانەدنی هەرچەندە گوندەکەی خۆی براوە نەبووە، بەڵام بە مشکی و کوڵە باڵەکەیەوە هاتووە و بە ڕوحێکی وەرزشی و پێکەنینەوە هانی گەنجەکان دەدات یاریەکی باش بکەن. وەڵام من هەر لە بیدایەت و حەزم لە یاری بووە. اینجا کە حەزیشم لە یاری بووە زوو جەماعەتی یاریزانانی خورماڵ من برد بە هەموو لایەکە بۆ یاریکردن. ئێتە هەر لەوە حەزم لێتی کە حەزم لێتی وەکو بڕۆی لە بازاڕا و لە چەخانە دانیشی لێرە سەیری یاریەکەیت و یاریەکی خۆش و دڵێکی خۆش و ڕۆژەکەش ماشەڵڵا خۆشە. اینجا یاریەکەش خۆشە تا بچی بۆ ناوە کاتەکە بکوژی بە ناحەق. اینجا یاریەکەش ئیسە هاتووەتە کۆتایی، تقریبان یاریەکە تەواو بووە، کۆتاییە یەکەم و دووەمیە. ئیتر دێکان هەموو بەشدار بوون، دێکەمەش بەشدار بوو، هەر هەواڵجار دۆڕین. دێکەی ئێمە هانەی دن بوو، هانەی دن بە خێڵی هەموو دۆڕین. بەشەتە یاریزانی چاکیشمان هەیە، بەڵام یاریزانەکانی ئێمە بەعزێکیان بچووک بوونەوەن باڵایان بەرز بووە ترسان لێیان. لە خورماڵ بووەتە نەریت، 4 ساڵە خولی تۆپی پێی گوندەکان بەڕێوە دەچێت، هەر جارە و گوندێک سەرپەرشتی دەکات. ئەمساڵ نۆرەی گوندی یاڵام پێبوو. بۆ 28 گوندی دەوروبەری سنووری خورماڵ و دەوروبەری کراوەتەوە. پێش ئێمە چەند گوندێکی بەڕێز ئەم خولایان بەڕێوە بردووە بۆ نمونە ساڵانە 2 ساڵ لە ئەوەی ڕۆستەمەک بەڕێوە چوو، پارساڵیش لە گوندی شەکرالی. دیمەنێکی جوانی یاریگاکانی خورماڵ ئامادەبوونی خانمانە. ئەم کیژۆڵەیە دوێنێ بەرشەلۆنەکەی یەکسان بووە و ئەمڕۆژ کاتێک قسەی بۆ کردین تیپە دڵخوازەکەی لە دواوە بوو، بەڵام هیوای زۆرە. وەڵا جەوی ناو یاریگا سپاس بخوا باشە. ئەمە یاری نێوان ئامورە و بەردەبەلە، یاری کۆتایی خولەکەیە. ئەمە لە ئیسایە ئامورە ئەمە گۆڵێکی لێکراوە، بەردەبەر گۆڵێکیە، بەڵام متمانەمان بە تیپەکەمانی شەڵا گۆڵێکی ترەکەینەوە. تۆ هەندێری ئامورەی بێڵە بێت هەر خەڵکی ئامورەشی نانەوەڵە زۆر باشە. وەکو تر سەیری یاریە جیهانیەکانەکەی یان هەرم یاریە ناوخۆیانە؟ ئارۆڵا سریەکەین هەندەری بەرشەشی وەزعتان باش نەبووم شەی ڕابردوو باش بوو ئەفتنین. یەکسام تعادل بوو گرنگ لە دۆڕان. هی کەشوهەیەکی خۆشی هەیە، خۆمە نزانین دوسە ڕۆژەی دواترەمی بەفر و سەر دو سەرما بوو، ترم ڕۆژ خۆشی کردەوە و یاریشە بوو، تروتمان با بڕۆین جۆیەکی خۆشش بگۆڕین. هەندەری کێ بووی ئەمڕۆ؟ وەڵاهی هەندەری هەمورە. بەڵێ وەڵاهی تر زیاتر ئەوانە ناستم. شوتە هاوسەرەکەم یاریزان بووە. بەڵێ پێشتری ژاتی بۆ سەیری یاریەکانی؟ بەڵێ هاتووم چەند جارێک ئەوەیەم ئەنیا خەریکە زیاتر ئێرە خەڵک ئەبوژێتەوە ویەتە ئێرە و جەوێک ئەگۆڕێت و ئیتر بۆنێ ئەوە شەوا کە مێردەکەم یاریزانە زووزوویم کە یاری بکرێ. خۆش بکە دۆڕە؟ ئەروەڵا زۆر زۆر ناخۆش. ناڵەکەشتانە هێنن لەگەڵ؟ ئەروەڵا هێنام لەگەڵ خۆمە، وتم با ببینێویش باوکی یاریزانە بەشکمەمیش ڕۆحی یاریزانی وەرگرێ. ئامورە هەرچەند گۆڵێک لە دواوە بوو، بەڵام هاندەرەکانی بێهیوانە کرد و بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەردەبەلی بردەوە. ئێمە وەکو یاریزانانی ئامورە سوپاس بۆ خواتوانیمان لە یاری کۆتایی ئەنجامەکە بە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین و دەستخۆشیش بۆ ئەو ناوبژیوانە بەڕێزانە و بۆ سەرپەرشتیاری خولەکە و دەستخۆشیش بۆ ئەو جمهورەکە هاتوون عەزیەتیان کێشاوە. سوپاس بۆ خواتوانیمان ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆمان دووبەیە کۆتایی پێبێنین. ئەمەل ناجی،
964 خورماڵ.